دەستگای بەخشینی خێرخوازی لە درێژەی کار و پرۆژەکانی بۆ جەژنی قوربان و لە پرۆژەی قوربانی تەنها لە پارێزگای سلێمانی زیاتر لە 150 سەر ئاژەڵی بچووک و گەورە کردە قوربانی و بەسەر خانەوادەی مناڵانی بێباوک و کەم دەرامەتە دابەشکران. بەرپرسی پرۆژەکانی بەخشین دەڵێت ئاژەڵەکان لە سەربڕخانەی سلێمانی بە شێوەیەکی تەندروست و لەژێر چاودێری پزیشک سەربڕان و پاشەڕۆکانیش لەناوبران. لەگەڵ ئەوەشتا کۆتا ڕۆژی جەژنی قوربان ئەو خێرخوازانەی دەیانەوێت لە پرۆژەی قوربانی بەشداری بکەن پەیوەندیان پێوە بکەن. خۆشبەختانە زۆر سوپاسی خێرخوازانەکەین کە بەدەنگ بانگەوازەکەمانەوە هاتن و بەدەنگ پرۆسەکەەوە هاتن لە هەموو سەرجەم نووسینگەکان هەر نووسینگە و بەپێی شار و شارۆچەکان خەڵک بەدەمەوە چوونیان بووە بیزاد لە ناو شاری سلێمانیە کە ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنی قوربانە. ئێمە هەستاوین بە سەربڕینی 159 سەر ئاژەڵ کە حەوتیان جوانەگا بووە 152یان حیوانی وردە بووە لە بزن و مەڕ و شەک و کاوڕ. ساڵانە دەستگای بەخشینی خێرخوازی لە تەواوی شار و شارۆچکەکان بە هاوکاری کەسانی خێرخواز بە سەردان سەر ئاژەڵدەکانە قوربانی و بەسەر هەژاراندا دابەشی دەکات. ئەم ساڵیش زیاتر لە 55 میلیۆن دینار بۆ پرۆژەی قوربانی لە سلێمانی تەرخان کرا جێگە لە پارێزگا و شارەکانی دیکە. سەرڕای بوونی قەیران و ئەو وەزعی کە ئێستا بەسەر خەڵکیدا هاتووە ئێمە ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنە توانیمانە لێرە لە کوشتارگای سلێمانی سوپاس بۆ خوای گەورە بە شێوەیەکی زۆر تەندروست و ڕێکوپێک و شارستانیانە ئەو حیوانانەی کە کڕیومانە دکتۆر فەحسی کردووە و کوشتارگاکە بۆی سەربڕیوین و توانیمانە ژینگە و بیئەی شار و وڵاتەکەمان بپارێزین کە لە دەرەوە نەیکەین بەڵکو لە ناو کوشتارگاکە سەرمان بڕیوە و هەر لێرەش ئەو لە بەرچای خۆتان نەیبین لە توپەتیەکەین و لێرەوە ئەینێرین بۆ دابشکردن. ئەمڕۆ ئێمە 159 سەر حیوانمان لێرە سەر بڕیوە وەکو شاری سلێمانی و شاری هەولێریش کە بڵێن سەنتەری دووهەممانە بۆ پرۆژەکە ئەوانیش زیاد لە 80 سەر حیوان کە 20 حیوانی گەورە وڵاخی گەورە گاو مانگە و ئەوانی تریش مەڕوو بزنیان سەر بڕیوە. ئەمە بێژگە لە سەرجەم نووسینگەکانی ترمان کە لە شار و شارۆچەکان بە گوێرەی ئەندازەی حەجمی خۆیان یەکی ژمارە قوربانیان کردووە و جێبەجێیەکەن ئەمڕۆ. هەموو ساڵێک لە ڕۆژی دووەمی جەژنی قورباندا دەستگای بەخشین قوربانی ئەنجام دەدات. بۆ ڕۆژانی سێەم و چوارەمیش هەر خێرخوازێک ئاژەڵ یاخود پارە بۆ پرۆژەی قوربانی بهێنێت بەخشین بۆ شار و شارۆچکەکانی دەنێرێت و تا لەیە بەسەر ماڵە هەژاراندا دابەش بکرێت. دەستگاکە داواش لە خێرخوازان دەکات ساڵانە هاوکاری پرۆژەی قوربانی بن تا لە ڕێگەی ئەوانەوە کەسانی هەژار و کەم دەرامەت بەسەر بکرێنەوە و دەستێکی ئەمین بن بۆ گەیاندنی پرۆژەی گۆشتی قوربانی و سەرجەم پرۆژەکانی دیکە.